الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزانی بینەرانی کەناڵی ئامۆژگاری، لە بابەتی ئەمڕۆماندا لە کەناڵی ئامۆژگاری بابەتێکی زۆر گرنگتان بۆ باس دەکەین. ئەوش بەڕاستی سەبرگرتن و ئارامگرتنە. فبۆیە بەڕاستی سەبر و ئارام فەزڵ و مەنزیلەتی زۆر گەورەی لای خوای گەورە. بۆی ئێمە براکانم لە ڕۆژگارێکدا دەژینکەوە، لە دنیایەکدا دەژینکەوە زۆر پێویستمان بە سەبر و ئارامە. دەبینیکەوە لە هەموو جانبەکانی حەیاتە، لە هەموو ڕۆکانی ژیانە دەبینی ئینسان پێویستی بە ئارام و پێویستی بە سەبرگرتنە. چی لەگەڵ خەڵکیدا و چی لەگەڵ بڵاو موسیبەتە و چی لەسەر قەزا و قەدەری خوای گەورە. بۆیە بەڕێزان، سەبر و ئارامگرتن لە چیوە هاتووە؟ لەو سەرچاوە هاتووە کەوا پێ دەوترێت ئارامی گرت و ئارام دەگرێت. بۆیە ئەمش بە جۆرەی ئەوەی کەوا لە لوغەی عەرەبیدا هاتووە کە چەند معنایە لە خۆی دەبەخشێت. یەکی لەوانە ئەوەیە کە معنای ئەوە دەبەخشێت الحەبس، واتە نەفسگرتن، خۆگرتن. بەوە دێتکەوە الحەبس نعنی ڕاگرتنی خۆت ڕابگری. و دووەم مانە بەوە دێت کەوا بەرزی شتێک، بڵندی شتێک. و مانای سێمش ئەوەیە کە لە جۆرێ لە جۆرەکانی بەردەوە هاتووە. بەڵام ئەوەی کەوا مەبەست بێت و ئەوەی کەوا لە خاڵ یەکەمدا هاتووە، ئەو مانایە دەبەخشێت کەوا حەبسی نەفسە، ڕاگرتنی نەفسە، بەندگرتنی نەفسە. بۆیە لەو وەرگیراوە سەبرگرتن و ئارامگرتن لەو وەرگیراوە کەوا ئینسان ئارام دەگرێت و هەروەها نەفسی خۆی دەگرێت لە حاڵەتێکدا. بۆیە دەوترێت ئارامی نەفسی خۆم گرت، ئارامم گرت لە جۆرە شتێک، لە هەندێک شت ئارامم گرت. بۆیە دەوترێت نعنی ڕام گرت، نەفسی خۆم ڕاگرت بەوە دەگەێت. بەڵام لە شەرعدا چۆنە مانای سەبر چییە؟ مانای ئارامگرتن لە شەرعدا بەوە دێت کە خۆت ڕابگری، نەفسی خۆت بگریتەوە. لە چی؟ لەوەی کەوا تووشی شکست بیت، تووشی تۆڕە و هەڵەیی بیت. و هەروەها زوبانی خۆت بگری لەوەی کەوا شکایەت بکەیت و وەسکاڵا بکەیت. و هەروەها هەموو ئەندامەکانی لاشت خۆتی پێوە بگریت و ڕای بگری لەوەی کەوا تووشی ناڕەحەتی بیت. بەوەش دێتەوە. بۆیە دەوترێت وترك الشكوى من ألم البلوى. بۆیە وازهێنانە لە شکایەتێک، لە سکاڵاکردنێک بۆی کەوا بەهۆی ئێش و ئازاری لاشێ و بڵاو موسیبەتی کەوا بەسەری هاتووە. بۆیە دەبێت ئەو سکاڵا و ئەو شکایەتە لە غەیری خوای گەورەوە بۆ خوای گەورە بێت، بۆ لای خوا بیکەیت ئەو شکایەتت، نەک بۆ غەیری خوا بیکەیت و ئەنجامی دەیت. لەبەر ئەوەی خودای گەورە باسی ئەیوب مەمۆ دەکات عەلەیهی السەلام. خوای پەروەردگار کە باسی ئەیوب مەمۆ دەکات بەوەی کەوا ئارامی گرت، بەوەی کەوا سەبری گرت. بۆیە دەفەرمێ خوای گەورە ئینا وەجەدناه صابرا. ئێمە ئەیوبمان بینی ئارامگر بوو، سەبری دەکرد لەسەر ئەو بڵاو موسیبەتی کەوا بەسەری هات. ئەیوب عەلەیهی السەلام خودای گەورە تووشی ناڕەحەتی کرد، بەڵام ئەیوب عەلەیهی السەلام سەبری گرت، خۆی ڕاگر بوو لەسەر بڵاو موسیبەتی کەوا بەسەری هات. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەیوب عەلەیهی السەلام وازی دوعا نهێنا، بەڵکو ئەو دوعاکردنە و ئەو نوزاکردنەی کەوا ئەنجامی ئەدا لەگەڵ پەروەردگاری خۆی، وای نەکرد کەوا قەتحی دوعاکەی بکات، یاخود
لصبري كم كاتو نخير أيوب عليه السلام صبري قرتبو بلان مقل أوش دا دعاي دا كردو لخوا دا باراوه بۆی با بزانی بینانەری خۆشەویست با بزانین جۆرەکانی سەبر و ئارامگرتن چییە بۆیە قال أبو عمر سألت الحليمي أبو عمر پرسیاری دەکات لە حولەیمی دەربارەی سەبر ئەوش پێی دەڵێت سەبر سێ جۆرە جۆرەکیان ئەوەیە کەوا الصبر على طاعة الجبار ئارامگرتنە لەسەر جۆرالی خوای بەڵادەست کە ئەو فەرمانەی کە خوا پێتی کردووە لە هەر بوارێک بێت ئینسانی مسلمان ئارام دەگرێت لە خوای بەڵادەست و هەروەها والصبر على معاصي الجبار و هەروە ئارامگرتنە لەسەر ئەوەی کەوا فەرمانی خوا ناشکێنیت لە سەرپێچی بەخوای بەڵادەست سەبرگرتنە لەوەی کەوا تۆ ناشەرعی ناکەیت سەرپێچی فەرمانی خوا ناکەیت ئەوش دەوە دەکەێنێت و هەروەها جۆری تری ئەوەیە کەوا والصبر على طاعته وترك معصيته ئارام دەگری لەسەر چی لەسەر تاعاتی خوای گەورە و هەروەها دوور دەکەویتەوە سەبر ئەگریت ئارام ئەگریت لەسەر ئەوەی کەوا مەعسیەت ناکەیت سەرپێچی ناکەیت بۆی ئەمە جۆرەکانی سەبرە جۆرەکانی ئارامگرتنە بۆی ابن القيم رحمەتی خوای لێبێ دەفەرمێت الصبر باعتبار متعلقه بۆی ئارامگرتن بەو ئەندازە و بەو شێوازەی کەوا متعلقە کە پێوە پەیوەستە پێوەی سێ بەشن سێ جۆرن یەکەمیان ئەوەیە کەوا صبر الأوامر والطاعات حتى يؤديها ئارامگرتنە لەسەر طاعەتی پەروەردگاری خوای بەڵادەست هەتاکو جێبەجێ ئەکات ابن القيم ئاوا ڕوونی دەکاتەوە ئاوا باسی ئارامگرتن دەگمامۆ دەکات دەفەرمێت لەوەیە تاکەوا ئارام ئەگریت لەسەر ئەوەی کەوا لەسەر طاعەتی خوای گەورە هەتا جێبەجێ ئەکەیت وهروەها والصبر على المناهي والمخالفات ئارامگرتن لەسەر چی لەسەر قەدەغەلێکراوەکان لەسەر سەرپێچیەکان و ئەوانەشی کەوا مخالفەی دینن سەبر لەسەر ئەکەیت حتى لا يقع فيها حتاکو ئەوەندە ئارام دەگرێت کە تووشی نەبێت کە تێ نەکەوێت سەبر دەگرێت وهروەها بەشی سێمش ئەوەیە والصبر على أقدار والأقضية وهروەها ئارام بگری لەسەر ئەوەی کەوا لەسەر ناڕەحەتەکان لەسەر قەزا و قەدەری خوای گەورە حتى لا يتسخطها حتاکو تووشی تووڕەبوونی خوا نەیات حتاکو تووشی غەزەب نەیات بۆیە کە ئینسانی مسلمان ئارام دەگرێت لە تەرس تاعاتی خوای گەورە ئارام دەگرێت لەسەر چی مەعسیەتی خوای گەورە و هەروەها سەبر و ئارام دەگرێت لەسەر قەزا و قەدەری خوای گەورە حتاکو بۆ ئەوەی کەوا تووشی تووڕەبوونی خوا نەیات بۆی با بزانین خۆشەویستان و بەڕێزان ئایا سوود و قازاندی سەبر چییە بۆی ابن تەیمیە رحمتي خوای لێبێ دەفەرمێت قد ذكر الله الصبر في كتابه في أكثر من 90 موضعا ابن تيمية رحمتي خوای لێبێ دەفەرمێت خدای گەورە باسی سەبری کردووە لە قورئانی پیرۆزدا زیاد لە 90 شوێن باسی ئارامگرتنی کردووە بۆمان سبحان الله ئاوردن و دیقەتدەن کە چۆن چەندێ مەزنە چەندێک گەورەی ئارامگرتن و سەبرگرتن دەبینی کەوا دەفەرمێت لە زیاد لە 90 شوێن لە قورئانی پیرۆزدا باسی سەبر کراوە و باسی ئارامگرتن کراوە بۆی هەتاکو خوای گەورە پەیوەستی کردووە بەراوتی کردووە لەگەڵ نوێژدا في قوله تعالى واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين پشت بەستن بە چی بە ئارامگرتن ئەفەرمێ خوای گەورە واستعينوا بالصبر والصلاة پشتان بەستن
بە ئارامگرتن و هەروەها بە نوێژکردن وإنها لكبيرة إلا على الخاشعين بۆیە ئەمە زۆر گەورەیە خۆی لە ئەسڵدا زۆر قورسە زۆر مەزنە کەسی ناتوانێت تەحەمولی بکە بەڵام ئەوانەی کەوا لە خوا ترسن کە بۆ خوا سوڵحاون کە خشوعیان هەیە ترسی خوایان هەیە بەلایەنەوە ئاسانە دەبین بەلایەنەوە قورس نییە بەڵام لەسەر کەسی قورسەکەوە دوور لە دینی خوای گەورەوە کە ئیمانی بەتەو نییە ئیمانی لاوازە بەلای ئەوە قورسە بەڵام بەلای کەسێکەوە لە خوا ترسە تەقوای هەیە بەلایەوە ئاسانە بەلایەوە قورس نییە بۆیە حتاکو لەوەش دێت لەوەدا دێت کەوە کەسێکە بێوێت دەستە باڵا بێت کەسێکەوە بێتە پێشەوە بێتە پێشەوای قەومەکەی پێشەوای ملەتەکەی ئەگەر هات و سەبری نەکرد نابێت کەسێکەوە ئەگەر ئەمگر نەبێت سەبر نەکات پێشەوایی دەدەست ناکەوێت بۆی چێ براکانم لەبەر ئەوەی خودای گەورە کاری وای کردووە کەوا پێشەوایەتی ئیمامەت بە کەسێ نابەخشرێت کەوا سەبری نەبێت بۆیە خوددا دەفەرمێت وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون پاشان کەنەوەی ئیسرائیل خۆگر و ئارامیان گرت خودای گەورە کردیانیوە پێشەوە و دەستە باڵای سەرزەوی لەبەر بۆچی لەبەر ئەوەی کەوا سەبریان گرت و ئارامیان گرت و هەروەها بە ئاەتەکانی خوای گەورە ملکەج بوون ئیمانیان پێی هەبوو لەگەڵ ئەوشدا سەبریان کرد خوای گەورە کردیانی و پێشەوە کردیانی بە ئیمام کردیانی بە دەستە باڵا بەهۆی ئەوەی کەوا سەبر و ئارامیان گرت بۆی ئێمەش دەبێت سەبر ئارامان هەبێت بۆ ئەیکەوا پێشەوایەتیمە پێ بەخشرێت لایەن خوای گەورەوە کەسێکەوە ئەگەر پێی خۆشێکەوە مستح بێ ناو قەومەکەی پێشەوا بێت ئەبی ئارام بگرێت ئەبی سەبر بگرێ ئەوە تا خوای گەورە ئاوا فەرمی پێمان بەڕێزان بۆیە لەبەر ئەوەی کە دین علمە هەموو دین فإن الدين كله علم بالحق وعمل به لەبەر ئەوەی دین هەر هەمووی علمە و هەروە حەقە و ئەبێ کار و کردداری پێ بکرێت بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشدا کە هەمووی دینە و علمە و حەقە بەڵام ئەبێ سەبری لەگەڵ هەبێت ئەگەر ئەو حەقە و ئەو دینە ئارامگرتنی لەسەر نەبێت سەبری لەسەر نەبێت ئەو کاتە ناتوانین بیدەڕێەوە دیندارەتی خۆی لە خۆیدا پێویستی بە سەبرە پێویستی بە ئارامگرتنە بۆی ئەو حەقە و ئەو پەیامەت پێیە وەکو خۆی بیگەنی بە خەڵکی و بۆی ناڕەحەت نەبی بل وطلب علمه يحتاج إلى الصبر وهروها طلب علمه وهروها زانستي وزانياري بيويستي بصبرة كسيناتوانيت إن دارتي بكات طلب علم بكات دواي زانست وزانياري بكويت على الصبر نبيت بويا كاتك معاذ كوري جبل رضاه رحمة إخوائي لبيت كاتي فرمي عليكم بالعلم بيويستا سرتان كوا دس بعلمه بقرن دس بزانيستيه بقرن فإن طلبه لله عبادة لبر أوي شو كوتني علم عبادته برسنا بخواي جورا ومعرفته خشية زانياريشو علمو بداتشو نوي علم زانياريا ترساندن لخواي جورا يعني ناروكي علمكت ترساندن لخواي جورا لخوا ترسينا بويا والحث عليه جهاد بويا هاندانش بو علم زانستي خوي لخوي داتي كوشانا جهاد بو خواي جورا وتعليمه لمن لا يعلمه صدقة وهروا فيربونو وخلقيش فير